دەبوو بەڕێوەبەر وتکایان بەرنامەیەمان لێ وەربگرن. بەڕێوەبەر ئەگەر بزانێت مناڵێک وازدێنێت سەردانی دایک و باوکی بکات، سەردانی خۆی بکات، توێژەرەکە قسەی لەگەڵا بکات، خەڵکانێکی وەکو من دابنێ لەگەڵیا قسە بکات، چێڵە لە ڕووی دەرونیە و نائاسوودە و نائارامە. کێڵە ئەم کچە ترس و خۆف و دڵڕاوچەیەکی نییە لە خوێندن، دەبێت ئەم فۆبیایی لێ دوورخەیتەوە. کێڵە تووشی نەخۆشیێکی دەرونی نەبووە، لێتان ناشارمەوە چی ئەڵێت هۆکارێک کەسێکی تر نییە. کچێکە کوڕێک هەڕەشەی لێ دەکات بۆیە وازدێنێ، کوڕێکە کچێک هەڕەشەی لێ دەکات بۆیە وازدێنێ، کوڕێکە قەرزاری هەندێک لە برادەرەکانێتی بۆیە وازدێنێ، کچێکە هەندێک ڕسمی کەوتوتە لای برادەرەکانی مەکتەب و یان بۆ نمونە مەسەن ئامادەی و ناوەندیەکەیەوە بۆیە وازدێنێت چونکە هەڕەشیان لێ کردووە و توانە لە پۆلەکەی ئێمە واو لێ دەکەین. کەواتە ئەگەر بەڕێوەبەر ئاگادار نەبێت، توێژەر ئاگادار نەبێت، توێژەری کۆمەڵاتی ئاگادار نەبێت، ئەگەر مامۆستاکانی ئاگادار نەبێت، ئەگەر خەڵکێکی دڵسۆزی نەبێت، کێ زەرەرەکە لە ئەنجامە تۆ دەیکەیت. وەختێک بە خۆت هاچیتەوە ئۆ بڕوانامەت پێویستە بۆ تاین بوون، پێویستە بۆ سیڤی بەقۆدکردن، پێویستە بۆ هەلی کار، پێویستە بۆ کۆمپانیا، پێویستە بۆ شەریکە، بۆ کەناڵی دیمەن پێویستە. بڕۆ تەقدیمی کەناڵی دیمەنی کەڵێ سیڤیەکەت بێنە چیت تەواو کردووە، اختصاصت چییە. تەقدیمی ئەم کۆمپانیایی بکە کەم بەرنامەیە تۆمارە کات ئەڵێ سیڤیت بێنە چیت تەواو کردووە، دیزاینت تەواو کردووە، ئیعلامت تەواو کردووە، ڕاگەیاندن تەواو کردووە، بەشی ئینگلیزی تەواو کردووە. بڕۆ تەقدیمی کۆمپانیای نەوتیکە، بڕۆ تەقدیمی معمەلی چیمەنتۆکەی بکە، بڕۆ ئاسیاسیال تەقدیم بکە، بڕۆ تەقدیمی کۆمپانیای کۆڕەکی بکە، بڕۆ تەقدیمی تەلەڤیزۆنەکانی بکە، بڕۆ تەقدیمی خستەخانە ئەهلیەکانی بکە، بڕۆ تەقدیمی مۆڵەکانی بکە. ڕاستگویانە پێتان بڵێم یەکەم قسە و لە دەرگا ڕئیسێکەوە پێتەڵێ زەحمەت نەبێت خاتون تۆ چیت تەواو کردووە، زەحمەت نەبێت برا جوانەکەم سیڤیەکەت بێنە. بەس ئەمە کاتێک پێی دەزانی کە گەورە بوویت، ئەو وەختش کار لە کار ترازاوە، یان دەبێت بە تەمەنی وەکو کاتی گەڕانەوە کە باسمان کردو.